محەممەد 28 ساڵە خوشکەکەی لە جینۆسایدی هەڵەبجەدا لێون بووە تاوەک ئێستا بە هیوای دۆزینەوەی ژیان بەڕێیەکات. ئەو نامەی پیاوێکی ئێرانیمان پیشانەدات کە 28 ساڵە کچێکی هەڵەبجەیی لەلایە و بەخێویەکە. ئێستاش لە چاوەڕێدایە دوای تەواوکردنی ڕێکارە زانستی و یاساییەکان بە کەسوکاری ڕاستی خۆی شاد بکاتەوە. کەسوکاری مناڵەوەندبووەکانی هەڵەبجە هیوا ئەخوازن حکوومەتی هەرێم پەلە بکات لە کۆتایی هێنان بە چاوەڕوانیەکانیان و زووتر شادیان بکاتەوە بە مناڵەوەندبووەکانیان. ئێمە چەند مناڵێک هەیە کە حازرن کە ئیدعاکەن کە مناڵی ونبووی شاری هەڵەبجەن و چەند خانەوادەی شن کە ژماریان بۆ سەر و چەند خانەوادە ئەچێت کە ئێستا لای دادگایەک لای بۆ تۆ کە نزیکی ئایلە سکاڵیان تۆمار کردووە. چاوەڕێی ئەوەیەکەین کە دادگا کەیسەکانێک لای کات و دادگای لای کردو داوای ئانیمان ئەوەیە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەسەریعی شیکاری DNA فحسی DNA لە خانەوادەی مناڵەوەندبووەکان وەرگرێ بۆی بە زووترین کات بنێتە وڵاتی بریتانیا و کەیسی ئەم مناڵانە هیچ نەبێ کە چاوەڕێی ئەوەکەن بە ئایلەکانیان شادن یاخود ئایلەکانیان چاوەڕێکان بە مناڵەکانیان شادنەوە بۆی هەردوو لامان لە چاوەڕێیان نەمێنن ئەم کەیسە بەزوویەک لای بێتەوە. دادگای باریکەسێتی هەڵەبجە لە ئێستادا سکاڵای کەسوکاری مناڵەوەندبووەکانی هەڵەبجە وەردەگرێت. 11 مانگی داهاتوو کۆتا ڕۆژی وەرگرتنی سکاڵایە، بۆیە سەرۆکی کەیسی مناڵەوەندبووەکانی هەڵەبجە هەنگاوەکانی ئایندە ئاشکرا دەکات. قۆناغی دووەممان قۆناغی وەرگرتنی فەحسی DNA بە هەر تەریقەیەکیان یەکێ لە تەریقەکانی وەرگرتنی پشکنینی DNA کە ببێت. ئێمە لەگەڵ زانکۆی کین کۆلیجا ئیتیفاقێکمان کردووە، یەک دوو ڤیدیۆ کۆنفرانس کراوە لەو بارەوە بۆ ئەوەی کە بتوانین بگەینە ڕێکەوتنێک لەگەڵیان. دوایە کە ڕێکەوتنەکە بە ئەنجام گەیەنراوە کەیسی دادگاش تەواو بوو. ئەو کاتە لە ڕێگەی پزیشکی دادوەریەوە سەرجەم سەمپڵەکان لە خانەوادەکان وەرەگیرێن و لەو مناڵانش کە ئیدعای هەڵەبجەبوونی خۆیان دەکەن وەرەگیرێن و ئەنێرێ بۆ ئەو زانکۆیە بۆ ئەوەی کە بتوانن پشکنینی DNA یەکلایی بێتەوە. ماوەی 6 مانگە لەسەر فەرمانی جێگیری سەرۆکی حکوومەت بڕیار دراوە کە چیتر کەیسی مناڵەوەندبووەکانی هەڵەبجە لە ڕێگەی یاساوە یەکلا بکرێتەوە. هاوکات پشکنینە پزیشکیەکانیش لە ڕێگەی سنتەرێکی بەریتانی باوەڕپێکراوی نێودەوڵەتیەوە ئەنجام بدرێت. بەمەش پێشبینی یەکرد لە سەرەتای ساڵی داهاتووەوە کەیسی مناڵەوەندبووەکانی هەڵەبجە کە 8 کەیسە کۆتاییان پێبێت و لە زووترین کاتدا بە کەسوکاریان شاد بکرێنەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.